ئاڵۆزبوونی بارودۆخی ناوبازاری شاری سلێمانی بەهۆی خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردووەوە کە بووە جێگەی ڕوبەڕووبوونەوەی هێزانێکان و خۆپیشاندەران وای کردووە دۆخی ناوبازار ناسەقامگیری و پڕ لە دڵە ڕاوچێیی بەخۆیەوە ببینێ بە تایبەتی بۆ دوکاندار و فرۆشیارانی ئەو شەقامانەی کە ڕوبەڕووبوونەوەکانی تێدا دروست بوو لەلایەک هێز کۆبۆتەوە لەلایەکی تریش خۆپیشاندەر دەیەوێ خۆپیشاندان ئەنجام بدات. ئەم دۆخە وای کردووە دوکاندارەکان زیاتر بێکاسپی بکات و ئەوان لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە داوای خۆیان گەیاندا کورسات نیوز تا لێرەوە داوا بکەن کۆتایی بە بەرگرژەکان بێنن لە پێناو کاسبکاراندا. ئێمە لەگەڵ فەرمانبەران هین لەگەڵ مامۆستایان هین لەگەڵ هەموو چین و توێژەکان هەیە بەڵام شوێنمان هەیە بۆ خۆپیشاندان فەرمووە سەکۆی ئازادیە جەنابی مامجەلال سەکۆی ئازادی دروستکەوتی لەو سەکۆی و قسم پێ بڵێن ئازادن بەبێەوە هیچ تێ بڵێن بەڵام براکانم دۆستان خۆشەویستان فەرمانبەران کارمەندان ئێمەش وەکوێوە زەرەرەومەندین ئێمەش کەسابەتمان نییە وەڵڵاو بیلاوتڵە ئەو جادانی کە گیراوە هەمووی کرێ چییە هەمووی دووجا کرێەیە کرێ زەریبایە کرێی کارەبایەت کری هەموو شتێگای ئەین ساک تەکسێک ئەوەتان 3 ڕۆژ لە 4 ڕۆژ بەجا جادی ملیان نەڕۆشتووە کاسبکارێک ئیشی نەماوە ئێمەش هەموو ئەو کاسبکارش ماڵم ناڵێن وەکو جەنابتان داواتان لێەکەین شوێنێک داوا لە حکومەت یارمەتیەکەی شوێنێکیان بۆ دابیکەن نەڕەزایەکان لێوە دەبڕن. خەڵکی کاسبکاری بازار لە دڵڕاوکەیەکی زۆران ناتوانن شتی هاوردەکان نەبێن لە بازارە سکاڵەکانیان ساکەن و بیفرۆشن خۆتان نەزانن وە چەند ڕۆژەکە بازار ئاڕۆزیەکی زۆری پێ دوکانەکان زۆربی شتەکانی نەستاوە خەڵک ناتوانێت بە دڵڕاوکەیتە بازارە بۆ نمونە خەڵکی لە بازارە شتەک ڕێت چتە بەدەم خۆپیشاندەران لە وەزە تێواگلی ئاڵۆزیە من لێرە داوە لە هێزەکانی ئاسایش و پێشمەرگاکەم ئەو برا پێشمەرگانەکەم ئەوانە هەموو کەسی ئێمن مام و برا و خاڵ و کەسی دوسۆزی ئێمن ئێمە چیان ماچەکەن ئەوانە پارێزەری وڵاتی ئێمن من لێرە داوان لێکم وەکو کاسبکارێکی ئەم شارە ئەو هێزە بکشێنەوە با لە بازار دەمێن بۆ ئەنە خەڵک لە دڵڕاکانی منە بتوانێت دوکانەرەکان بتوانن کەسابەتی خۆیانکەنەوە داوە لە هەموو هاوڵاتیانە ژاکەم کە خۆپیشاندەرانەکەن لە بازار سیمای بازارەکە تێکنێن دەڕابەی دوکانەکان نشکێن بۆ نمونە ئەمڕۆ من بە بازارە ڕۆشم هەموو ئەو اینجا نسنەوبەرانی کە لە جادەی مەولۆی سەرای بەدرێکی سەرای شاری سلێمانیە هەمیان شکاون کردویان بە پارچە و لە برا پێشمەرگان و برا ئاسایشەکان ئەگەر من پێم وایەوە شتێکی باشن وەزی بازاری گوزرانی خەڵکێ موچە بەو شێوێ باش نابێ. بۆ دڵنیایی زیاتری هاوڵاتیان و باشترکردنی بارودۆخی ناوبازار ئاوات محەممەد قایمقامی قەزای مەرکەزی سلێمانی بە کورسات نیوسی ڕاگەاند هەوڵی تەواویان داوە ئارامی زیاتر بگەڕێنەوە بۆ ناو شاری سلێمانی تا هاوڵاتیان بێت ترس و دڵە ڕاوچێ ژیانیان بگۆزارێنن. لە دوێنێەوە بارودۆخەکە ئاسایی بۆتەوە ئێستا ئارامی زیاتر گەڕاوەتەوە بۆ شاری سلێمانی و ئەمڕۆ لە دوێنێش باشتر بووە لە سەرجەم شار و شارشکەکانیشە وەزعەکان بەرەو هێوربوونەوە ئەچێت بۆ ئێمە لێرەوە دڵنیایی تەواو ئەین بە خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی کە شار بەرەو هێوربوونەوە ئەڕوات و هێزەکانی پۆلیس و ئاسایش لە حاڵەتی ئامادەیی تەواوان بۆ پارێزگاریکردن لەوان بۆ پارێزگاریکردن لە ئاسایش و ئارامی شار بۆ ئەوەی کە ئاسایشی شار تێک نەچێت و زیان بە هیچ لایەکمان نەگات. ئارامی و هێمنی هۆکارە بۆ دڵنیایی هاوڵاتیان تا بتوانن بێترس و دڵە ڕاوچێ کار و کاسپی و کەسابەتی خۆیان بکەن بەڵام بوونی گرژی و ئاڵۆزی و بوونی هێزی زۆر لە ناو شاردا زیاتر هاوڵاتیانی نیگەران کردووە و هەمووان داوای کۆتایی هاتنی ئەو بارودۆخە دەکەن داواکاریشن ئەو ڕێگایانە بکرێتەوە کە داخراون تا هاتوچۆ و کاسپی ناوبازار لەوە زیاتر پەشی نەکەوێت. هێمن قادر کورسات نیوز سلێمانی.